لە حدودی 1940 وەکو ئەڵێن هیچ بەڵگەیەکم نییە کە کەی لەدایک بووم. دوایەوە هاتووم لەم سلێمانیە خوێندوومە لە حوجرە، دوای ئەوە بووم بە فەقێ لە مزگەوتەکانی سلێمانی و چووم قەڕەداغ ڕەبات. لە ساڵی 1963 و 64 چووم بۆ بەغدا لە خزمەت مامۆستا مەلا عەبدولکەریمی مودەڕیس. دوای ئەوە بووم بە ئیمام و خەتیب لە ڕاوە حدودی سووریا. تا دوای ئەوە وەرگیران لە دکتۆرام تەواو کرد لە جامیعەی بەغا لێی شەریعە. ئیتر کاتێک کە عمرم زۆر بوو، تەلەبەکانی خۆم هەمووی پێش من کەوتبوون، دکتۆرایان وەرگرت. من دکتۆرام وەرگرت لە ساڵی 2002. ئەنجا ئیتر هاتمەوە بۆ سلێمانی، چەند ساڵێکی لێرە لە زانکۆی سلێمانی بووم. ساڵی 2007 تەقاعود بووم. لە بواری دەستنووس و ئەم شتانەدا خۆی ئەو دراسی دیبلۆم عالیە خۆی ئەڵێ مەخطوطات یعنی دەستنووس. من ئەو دیبلۆم عالیم لە مەخطوطات و دەستنووس و وەسائقە، مەسەلەن وەسیقەی مێژوویی تاریخی بەرد و ڕقم نا، ئەوانەی کە مەسەل لەسەر بەرد نووسراون، بەڵام ئەوەی لەسەر کاغەز نووسرابێ. ئیتر من هەر لە کۆنیشەوە لێرە لە سلێمانی وەکو ئێستا هەموو کتێبێک تەبع نەبوو. ئەو مامۆستانەی منیش گەرێ جار ئەو کتێبانەکەیان خوێند، خۆی بەدەستی خۆیانیان نووسیوە. لەوانە بە ڕەحمەتی خوا دێ مامۆستا مەلا عەبدولکەریمی مودەڕیس ئەغڵەب کتێبەکانی بەدەستی خۆی نووسیبوویەوە کە تیای خوێندبووە. ئیتر لەبەرەوە پەیوەندیەکی گرنگم هەیە بە دەستنووسەوە و فارسی و عەرەبی و کوردی و ئەمانە تا ئەندازەیەک ڕەنگەیە سەرم لێ دەربچێ. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. لن تنالوا البر حتى تنفقوا مما تحبون وما تنفقوا من شيء فإن الله به عليم. ئەم قورئانە تەماشاکە، ئەم قورئانە ئەمە چەنێ ئەو کەسە کە نووسێتیوە ئەژێتی تیا کێشاوە و خزمەتی کردووە و بە مەسەلەن هەیە شێوەکار ڕەسم ئەمە کە زۆر جوهودی تیا کردووە. لەبەرەوە لە ئیسلامە شێوەکار و ئەمانە تۆزێ هین نییە، بە حەڵیان نەزانیوە، زیاتر جوهودی خۆیان لەم جۆرە شتانەدا سەرف کرد. سەبزان چ فەنێکە، مەسەلەن بۆ نمونە ئەوە بە ئاوی ئاڵتون و ئەوانە نەخشە وە دەسە هەموو هیچی تەبع نییە.